بەهۆی نەبوونی کارەباوە هاوڵاتیانی ناحیەی وەرتێ خۆپیشاندانیان ئەنجامدا و رێگای سەرەکی یاخود رێگای نێودەوڵەتی حاجی ئۆمەران سۆرانیان داخست. هاوڵاتیانی ناحیەکە ئاماژیان بەوە کرد مەبەستی سەرەکی خۆپیشاندانەکان بۆ چاکردنی کارەبای ناحیەکەیانە. بۆ پێی ماوەی هەفتەیەکە بێکارەبان لەم وەرزی گەرمایەدا. لای خۆشیانەوە ئیدارەی ناحیەکە بەڵێنی چاکردنی کارەبای پێداون و خۆپیشاندەرانیش تەنها ماوەی یەک هەفتە مۆڵەت بە حکوومەت دەدەن بۆ چاکردنی کارەباکەیان، ئەگەرنا بەردەوام دەبن لە خۆپیشاندان. خۆپیشاندانی دانیشتوانی ناحیەی وەرتێ لە کاتژمێر دەی شەو تاوەکو سێی شەو بەردەوام بوو. ماوەی یەک هەفتەش مۆڵەتیان داوە بە حکوومەت بۆ چارەسەرکردنی کێشەی نەبوونی کارەبای ناوچەکەیان. هەرێمی کوردستان لە ئێستادا بەدەستکەمی کارەباوە دەناڵێنێت و پلەکانی گەرماش بەرز بۆتەوە. بۆیە چارەسەر نەکردنی کێشەی کارەبا گرفتی سەرەکی هاوڵاتیانە لەم وەرزی هاوینەدا.